ئەمڕۆکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان سەردانی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کرد بۆ پشتیوانی و پژگیریکردنیان لەو ستەمەی کە ئێستا لێیان دەکرێت بە تایبەت لە حکوومەتی خۆزیەی پارێزگای دهۆک بەهۆی هەڵوێستیانەوە بە تایبەتیش هەڵوێستی واژۆکردنی پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیر دارایی. ئەمە هەڵوێستێکە بەڕاستی ئێمە هاتوین بۆ پشتیوانی پژگیری دەربڕین بۆ ئەم فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان. بەداخۆ بەڕاستی من هەست دەکەم ئەم دەسەڵات و ئەم کابینەیە بە پەرلەمانەکەشی و بە تایبەتی بە سەرۆکاتی پەرلەمان بەرەو دامەزراوە و سیستەم و حکمڕانێکی پۆلیسی و مخابراتی دەچێت لەوەی کە دیموکراسی بێ و ئازادی بۆ خەڵک دابینکاوە ڕووی لەوە بە کە چارەسەری کێشەی خەڵکاوە بە یەک چاو بە تایبەتی بینی پەرلەمان یا سەرۆکاتی پەرلەمان تەماشای ئۆپۆزیسیۆن بوون و غیر ئۆپۆزیسیۆن بوون بکە. جۆرێک لە سزادان ئەویسترا ئەنجام بدرێت لە ڕوانگەی وەرگرتنەوەی پۆستێک لە بادینان کە پۆستی ئیستحقاقی انتخابیە، یعنی مافێکی هەڵبژاردنە کە بە حەقی خۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو پێگانەی دەستکەوتووە بۆی خزمەت بکە. ئێمە بە هیچ شێوەیەک سارد نابینەوە بگرە بەردەوام ئەبین لە هەموو ئەو ڕێکارانەی کە ڕێئەدەن بە فشارکردن و پێویستن بۆ فشارکردن بۆ ڕاستکردنەوەی ئەو هەموو گەندەڵی و هەڵانی کە حکوومەت تێکەوتووە و ئەوەش مافێکی ڕەوا و ئۆپۆزیسیۆن بوونیش هەر ئەبێ ئاوا بێ